بەخێر بێن بۆ وەرزی نوێی پۆدکاستی جفاک لەگەڵ من نۆر یوسف. لە مۆرزەدا بە دوواداچوون بۆ ئەو بابەتانە دەکەین کە پەیوەندیان بە ژیانی ڕۆژانەمانەوە هەیە. هەندێک پرسیار دەکەین کە نەکراوە، هەوڵیش دەدەین وەڵامێکی بۆ بدۆزینەوە کە بتوانێت یاخود ڕەنگە شێوازی بیرکردنەوەمان بگۆڕێت. هەر ئەڵقەیەک گەشتێک دەبێت لەگەڵ ئێوە کە کۆمەڵێک چیرۆک و ئەزموونی ڕاستەقینە بەیەکەوە فێر دەبین و هاوبەشی پێدەکەین. با بەیەکەوە دەست پێ بکەین ڕەنگە ئەم سەرەتایە بتوانێت گۆڕانکاریەکی گەورە لە ژیانماندا دروست بکات. من ئەمڕۆ مامۆستایەکی زانکۆم لەگەڵایە، دکتۆر عەبدوڕەحمان ئەحمەد وەهاب، دکتۆرای هەیە لە کۆمەڵناسی و سیاسەتی پەروەردە. ئێمە ئەمانەوێ درێژە بە بابەتەکانمان بکەین لە بابەتی پەروەردەیە. باس لە بابەتێک دەکەین کە پەیوەندی بە پەروەردەوە هەیە، پەروەردەی مۆدێرن، و ئەمانەوێت لەم چەمکە تازە تێبگەین تا چەند گرنگە کە ئەویش چەمکی فرە خوێنەواریە، تا چەندە گرنگە و تا چەندیش من ئەتوانم بیدەم بە خوێنکارێک وەکو تێگەیشتن بۆی ئیشی پێ بکە، و تا چەندیش ئەتوانم لە ژیانی ڕۆژانم نەک بەس بۆ خوێنکار، لە ژیانی ڕۆژانم وەکو کەسێکی ئاسایی بتوانم چەمکی فرە خوێنەواری بەکاربهێنم و ئەسڵەن ئەم چەمکە چییە و لەکوێ هاتۆ چۆن ئەتوانم بەکاری بهێنم. بەخێر بێت دکتۆر گیان. زۆر سپاس دەکەم، خۆشحاڵم، هیوای موفقیتان بۆ خوازم و ئینشەڵا ئەم وەرزە تازە وەرزێکی بەبەرەکەت ئەبێت ئینشاءالله. ئینشاءالله. باسەکەمان باسی خوێنەواریە. خوێنەواری شتێکی تازە نییە و ئیتر بە شتێکی باش حساب بکرێتەوە، بێ خوێنەواری شتێکی باشەوە بێ خوێنەوار بین و دنیای بۆ ئەوی لە ژیاندا سەرکەوتوبی پێویست بۆیە خوێندەوار بیت. وانە ئیتر ئەمە قوتابخانەی و ئەمە زانکۆیە و ئەمە پرۆسەکانی خوێنەوارکردنە. بۆیە قسە و باس لەسەر مەسەلەی خوێندەواری هەم زۆر کراوە هەمیش دەکرێت. ئەمەی ئەمڕۆ باسی دەکەین لەوانەیە هەندێک لایانی نوێ بێت، لەوانە شەیدی ئەوانی تریشی نمونونەکان نمونەی ڕۆژانە بن و بەڵام ئیتر خۆمەرجنی ئینسان هەر قسە لەسەر شتی نوێ بکات. جاری وا هەیە شتەکانی من لێ ڕاهاتوین بەڵام ڕائەوەستین تیشکە خێنە سەری خاوێکینەوە بۆی باشتر لێ تێبگەین. بە مەسەلەی خوێنەواریش ئەوەیە، مەسەلەی فرە خوێنەواری لە بنەمایەکەوە دەست پێەکە ئەوەیە کە خوێنەواری یەکشت نییە. ئایا ئەوەی خوێنەوار بێ بزانێ بخوێنێتەوە بزانێ بنووسێت خوێنەوارە؟ ئەوەی ڕۆژنامەیەک دەخوێنێتەوە لەگەڵ ئەوەی کە پۆستێک لە فەیسبوک ئەنووسێ، لەگەڵ ئەوەی کە ئیمێڵێک یاخود نامەیەکی فەرمی ئەنووسێت، ئەمانە دڵنیام جیاوازی هەیە لە نێوانیان. جیاوازی لەم نمونەیەوە تۆزی شی ئەکەینەوە بۆی تێبگەین زین ئەسڵەن فرە خوێنەواریانی چی. ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان سەرچاوەی معریفە نووسین بوو بێت، کتێب بوو بێت، یا بۆ نمونە ڕۆژنامە بوو بێت، ئێستا ئێمە سەرچاوەکانی وەرگرتنی معریفە و بڵاوکردنەوەی معریفەمان زۆر زیادی کردو، وەکو ژمارە وەکو جۆر، هەر یەک جۆرەکانی زۆر جار جیاوازن. بۆیە بۆ نمونە تۆ ئەگەر ڕۆژنامە بخوێنیتەوە جۆرە زمانێکە و جۆرە داڕشتنێکە و جۆرە چاوەڕوانیەکمان لێ هەیە. بەس کە با بڵین ئەگەر مەسەلەکە بابەتەکە هەواڵ بێت، تۆ بەس ئێستا گەر هەواڵ لە تەلەڤیزیۆنەوە دەبینیت و نەک یەک تەلەڤیزیۆن بەڵکو 20 تەلەڤیزیۆن وانە هەمان هەواڵیش زۆر جار هەیە پەخش دەکەن، لەمە ئایا بە هەمان زمان قسە دەکەن؟ ئەمە لە مەسەلەی زمان کوردی عەرەبی ئینگلیزی چییە؟ ئەمە یەک دوو بە هەمان مەبەست قسە دەکەن کە دەڵێن بە هەمان زمان، لێرە زمانە بێتە مەسەلەی مەبەست، بە هەمان نیەت قسە دەکەن، هەمان ئەو خاڵانت بۆ دووبارە دەکەنەوە، یان ئەمە مەسەلەی دیالێکت و ئەمانە لەلایەکەوە وەکو لایەنە تەکنیکەکەی زمان، لەلایەکی شۆ مەسەلی نیەتی کەناڵەکان، ئەو ئایدۆلۆژیی کە کەناڵەکە برەو پێ ئەدات، کەسەکەی کە قسەکەت بۆ دەکا، شکل و شێوەی شێوازی قسەکردنی، خۆشەویستە خۆشەویست نییە، چیەکی نییە، خاوەنی کەناڵەکە کێوکێنیان تۆ ئەمە هەموو حساب کتابانە ئەەکەیت بۆ هەمان هەوا وانە سەیرەکەی تۆ خەڵکێک هێز خاتە سەر کەناڵێکی دیارکرا و خەڵکی دیکە خاتە کەناڵێکی دیار. ئەمە مەسەلەی هەوا. لە مەسەلەی ئەمەی سۆشال میدیا شتێکی تری هەیە، شتێک هەواڵێک نووسینێک شتێک دەخوێنیتەوە، بەڵام ئێستا بۆتە مۆدیل یەکسەر ڕائەکەی بزانی کۆمنتەکان چی. بۆیە تۆ ئەگەر
100 کۆمنت کرابێ 100 جۆر قسە ئەترمە قسەی باشە و قسەی ناباشە و قسەی سەیر و سەمەرەیە و پێکەنینەوە ئەمانە جاری وایە پۆست هەیە ئەکرێت هەموو پۆستەکە لەسەر کۆمنتەکانە قسەیە کراوە ئەنجە دوایی بە مۆسیقایەکی شتێکەوە سیرەکەی یەک لەسەر یەک کۆمنتەکان مەبەستم نەچێ مەسم لەوەیە تۆ لە کۆتاییە ئەمانە هەمووی ئەو دەرفەتانن کە بۆ مەسەرەی زانیاری و معریفە و تێگەیشتن لە خەڵکی تر و مانای جیاواز ڕۆژانە بەری دەکەین تۆ بڵێ خوێنەواری هەر کتێب بێت تۆ بڵێ خوێنەواری هەر زمان بێت بە زمانی نووسراو بۆ ئەمان هەمووی پرسیارن وانە بە تایبەتی ئێستا تۆ لە هەر کەسێک بپرسی دەڵێ وەڵی کەس ناخوێنێتەوە من لە تەلەبە پێم دەڵێن مامۆستا کەس ناخوێنێتەوە باش گیریمان با بڵێن ئەمانە وەکو خۆیان وەربگریت منە ڕاستەکەن کەس ناخوێنێتەوە تەلەباڵێ کەس ناخوێنێتەوە لە دەورەی مامۆسایەتی لاپەڕ دوو لاپەڕە سێ لاپەڕم داوە بە مامۆستایان و تا هەفتەیەکی تا بەیانی بخوێنەوە مامۆستا کەس ناخوێنێتەوە شێوازی مامەڵەکردن لەگەڵ کتێب و نووسین و ئەمانە سەیرەکە ئێستا پرفرۆشتن کتێبەکان بە شێوەیەکی گشتی ئەوانن کە قسەی ناودارانە سەباوێتی یا کۆمەڵی قسەی سەریع وانە کە ئاسانە سێرەکی بە هەزارانی لێ چاپ بکرێت بەس کتێب ئەکادیمیەکان کەمتر بۆیە ئەگەر دنیاکە دنیای ئەوە بێت کە خەڵک زۆر ناخوێنێتەوە یا کتێب چاپەکەیت 4,000 5,000 ئەڵێن تخوا داشکانی بۆ ناکەی بەس بۆ نمونە بە کۆڕک ناوترێ داشکانی بۆ ناکەی بە کاتێکی کۆڕک بەکە ئەمە کەمە ئەرزی کتابەکرێتەوە خەڵک هەیە ڕاستە نەنە زۆر قەرباڵخە خەڵک هەیە بەڵام لە کۆتاییان نووسەر پێی دەوڵەمەند نابێت سەرچاوی دارایی ژیان نییە با بڵێن لەوانەیە ئەگەر کارتی مۆبایل بفرۆشی پارە زیاتر پیاکەی تا نووسەر بیت ئەن لەو لایەنەوە دەی باش ئەگەر خوێندنەوە کەس ناخوێنێتەوە گریمان ڕاستەکەن ئەمە تەواوە کەس ناخوێنێتەوە ئەی تەواو ینی تر خەڵک نەزانە و وەکو بڵێ ناو کاوانە نەخوێنەوەرە نازانە چی بکە نا ئێمە وەکوتم لە تەلەڤیزیۆنەکانەوە معریفە وەردەگرین لە سۆشال میدیا وەری دەگرین لە قسەی ڕۆژانە وەری دەگرین لە بازار و مامەڵەکردن وەری دەگرین لە کۆتاییە مەسەرەی فرە خوێنەواری ئەوەیە بەشە باگراوندی سەقافی بۆی من بە شێوازێک کە ڕۆژنامەیەک ئەخوێنمەوە بە شێوازێک لی تێ ئەگەم پۆستێک لە فەیسبوک ئەخوێنمەوە بە شێوازێک لێت یان بە زۆر دوور نەڕۆین کاتێککە من قورئان ئەخوێنمەوە یان ڕۆمانێک ئەخوێنمەوە یان ڕیکلامێک سەیرەکەم باشە جیاوازی ئامانج و با بڵێن باگراوندی سەقافی من چۆن ئەتوانم ئەو جیاوازی کۆمەڵایەتی دروست بکەم لە بینی ئەو شتانێک کە ڕۆژانە من ئەی خوێنمەوە یان ئەی نووسم ڕاستەکەی ئەو پرسیاری جەنابەت پێشگیریمانەیەک ئەدات ئەوەیە کە هەر کەسێکمان دەست ئەدەین هەشتێک ئەی خوێنینەوە ئێمە لە سفرەوە دەست پێ ناکەین یعنی لە سفرە بە شتێکەوە دێین دەست دێنە کتێبەکە دەست دێنە قورئان دەست دێنە ڕکلام بەبستم لە کۆتاییە باگراوندێکمان پێش پاشخانێکمان هەیە وانە ئەی لە سفرەوە دەست پێ ناکەین بە بەتاڵی بۆی ناچین وانە تۆ ئەمە پێشگیرمانەکە کە جەناب بەداست کە خۆی ڕاستە وایە مەبەستێکت هەیە دەستی ئەدەیتێ بە نیەتێکەوە دەستی ئەدەیتێ مانای وایە ئەو شتێک کە دەستی ئەدەینێ و باسی ئەنی پێشگیرمانەکە من نەوێت شەرحی پێشگیرمانەکەی جەناب بکەم پێشگیرمانەکە ئەوەیە کە تۆ دەڵێیت پاشخانەکەی کە هەیە کاریگەری لەسەر خوێندنەوەکە هەیە کە هەر خۆی ڕاستە بڵێ کەوایە ڕاستە بڵێ ئێمە لە بەتاڵیەوە دەست نادەینەشت لە سفرەوە لە بۆشاییەوە بە کۆمەڵێک بە کۆڵوبارێکەوە دین ئەو کۆڵوبارە هەرچی بێ کاریگەری لەسەرەوەیە کە دەستی دەنێ خوێنینەوە فرە خوێنەواری و بابەتی فراوانکردنی خوێنەواری ئەمانە ئەم بابەتانە دێنێتە گۆڕێ یعنی کەوایە تۆ سیرکەی خوێنەواری لێرە نەبووە ئەوەی کە تۆ تەنها وەرگربیت بەڵکو بوویتە کەسێک کە تۆ شتی خۆشی بۆ دێنیت وانە ئەگەر زۆرت پێبوو لەوانەیە بتوانانی زۆرتری لێ هەڵجێنی ئەگەر کەمت با بڵین ئەچیتە بیرێک ئەگەر قاپەکەت ئەگەر سەتڵەکەت بچوو بوو هەر بەقەی سەتڵەکە ئاوی لێ ڕاکێش بەس ئەگە سەتڵێکی گەورەت پێبوو ئەوە لەوانەیە ئاوێکی زیاتر ڕابکێشی بۆیە سیرەکەی لێرە خوێنەواری نەبووە وەرگرتن بەتەنیا نەبووە مامەڵەیەکی یەکلایەنە و یەک ئاراستە بۆ مامەڵەیەکی بزێ و داینامیک بۆ مامەڵەیە کە تۆ هەم وەرەگری هەم پێی دەدەی بۆیە سیرەکەی هەمان کەس
بڵێن هەمان کتێب هەمان سەرچاوی معریفە با بڵێن هەمان ڕسم هەمان ڤیددیۆ هەمان پۆستی سۆشیال میدیا هەمان هەواڵ هەمان کتێب هەمان قورئان هەمان ڕۆمان 20 کەس دەیخوێنێتەوە ئاسایە 20 جۆر تێگەیشتنی جیاوازیان هەبێت من ناڵێم ئەمە لە ئەلف ئەوڵەیە نا بەڵام لە کۆتایە 20 جۆر تێگەیشتنی جیاواز ئەکرێ هەبێت 20 ئەزمون 20 حەز هەرێکە بە شێوەیەک بە پێی ئەوەی کە لەگەڵ پێیەتی لەگەڵ یایەتی کەوایە لە پرۆسی خوێنەوارکردنە ئەمانە گرنگە توانێ من وەکو نور زۆر جار بەم نەڵێن تۆ عکسی تەیار ئەڕۆی یعنی مەسەن لە پەروەردەی منداڵە لە تێگەیشتنم لە دینە لە خوێندنە لە مامەڵەم لەگەڵ خەڵکە پێشکەشکردنی ئەو ئیشانی کە ئەمەوێ بیکەم بە چ شێوازێک حەزم لێە بیکەم دائیمەن ئەو ڕسمم پیشان داوە کە من لەگەڵ ئامان نیم ئەوەی کەڵێ لەگەڵ ئام ئەڕۆین بۆ شام من وانیم باشە من کە کتێب ئەنوانی کتێبەکەی ئێوەم بینی بۆ هەستم کرد ئەوێ ئەو تێگەیشتنە بگەێنێ کە ئێمە نابێ لەگەڵ ئام ڕۆینە شام وایە یا من غەڵەت تێگەیشتم نەمتوانی کتابەکە هەمووی بخوێنمەوە بەڵام من ئەمەوێ تێم گەێنیت مەبەستت لەوەی کە ئێستا تۆ کاتبێکی نووسەرێکی و کتابێکت نووسیوە و ئەنوانێکی سەرنجڕاکێشت بۆی هەڵبژاردووە من وەکو خوێنەر دێم لەبەرەوەی یەکەم جار تایتڵەکە با بڵێن ئەنوانەکە سەرنجی ڕاکێشان ئەمەوەی کتابەکە بهێنم ئەو تێگەیشتنی کە لە لای من هەیە ئەتوانی هەمان تێگەیشتن ئەوەی کە تۆ ئەتەوی بەمنی بگەێنی ئەوە بگەێنی یان فەرقی هەیە لەبەرەوەی لاوانی باگراوندی سەقافی ئێمە جیاواز بێ نەخێر ناتوانم ئەوەی کە لە لای خۆم هەیە بگەێنی بەمە هەمان ئەو شتە بیاین گەرنتی ئەوە ناکەم مەلەی دژەڕوت بەڵێ کتێبی مەلەی دژەڕەوت پەروەردە لە ڕوانگەیەکی ڕخنەیەوە بەشی چوارەم و پێنجەم و شەشەم بە تایبەتی باسی خوێنەواریەکەم ئەم قسانەی لێرە دەیکەم لەوێ هەندێکی بە شێوەی جیاواز کردووە یەکێ لە قسەکان ئەوەیە ئێمە لە کۆمەڵگە بڵێن بە عەرەبیەکە و قسەی هەیە ئەڵێ المعنى في قلب الشاعر وانە جۆرێک تێگەیشتنە لە مەسەلەی نووسین و خوێن و خوێنەواری کە پێی وایە المعنى في قلب الشاعر بەڵام من لەوێ باسی دەکەم و مەسەلەی ئەم جۆرە خوێنەواری کە من باسی دەکەم مەسەلەی فرە خوێندەواریە مەسەلەی خوێنەواری وەکو چالاکی کۆمەڵایەتی بەوەی کە مرۆڤ بە تایبەتەنیان نایەت بە بەتاڵی نایەت دەست بداتە تێکستێکە دەقێک بەڵکو کۆڵوبارێکی لەگەڵ خۆی دێنێت و لەگەڵ ئەم مامەڵە دەکا ئەوە باسی ئەوە دەکا کە نەخێر المعنى ليس في قلب الشاعر لەوانەیە یەکێک لە معناکان لە قەلبی شاعرە بێ بەس من وەکو خوێنەر خۆمەژنی لاوەی قەلبی شاعر ینی فيها معانی ماشە مانای جیاوازی هەیە من بە شێوەی تر لەوە چ لەو مانایە تێبگەم و بە پێی کۆڵبارێکی خۆم لی تێگەم مەلەی دژەڕەوت تەمان نامەوێت بڵێم لە هەموو شتێکا ئەبێ لەگەڵ ئامێنە چیتە شامێ بەڵام لە پەروەردەدا ئەو کتێبە کە من باسی شتەکان دەکەم باسەکە ئەوەیە کە هەمان ئەو قسە باوانەی کە لەسەر پەروەردە دەکرێت لە کوردستانە ئەوانە دووبارە ناکەمەوە قسە هەم لە ڕۆ ڕسمیەکەوە ئەو قسانە لە کتێبەکەدا دەکرێت جیاوازن لەگەڵ ئەوەیشی کە بەشێکی زۆری ئەوەی کە خەڵک لەوانەیە گلەی بکات لەوانەیە دژی سیستەمەکە بێت لەوانەیە قسێکی ڕخنی هەبێت لەوەش جۆرێک لە جۆرەکان جیاوازە چونکە ئەم کتێبە هەر یەکێک پەیامێکمان بدەیتێ مەثەڵەن تۆ دژی ئەوە نیت کە با بڵێن پەروەردە ئەی لەگەڵ چیت ئەومان پێ بڵێ دژی ئەوە نیت کە بۆ نمونە ئێمە قوتابیان چۆن چیمان ئەوێ گلەیمان چییە تۆ عکسی ئەوواڵی وایە ئەوتە شتێک لە هەر شتێکمان بدەرێ باش با بڵێن یەکەم خەڵک گلەیەکە دەڵێ خەڵک لە سەرۆکی هەرێمەوە بیگرە لە سەرۆک وەزیرانەوە بیگرە لە وەزیرەوە بیگرە هەتا مامۆسادا دایک و باوک هەتا تەلەبە خۆش ئەگەر ئێمە ئاوە لە بەندی بکەین هەمووی گلەی لە سیستەمی پەروەردە وەزعی پەروەردەکان لە کوردستان بەڵام من لە کتێبەکە ئەڵێم منیش ئەرەوەڵا پەروەردە لە خەیراندایە بەڵام ئەوەی هۆکارەکەی من ئێڵم جیاوازە لەوەی ئەوانەیڵێ باشە پێمان بڵێ با بڵێن هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە ئەوەندەی خەریکی دووبارەکردنەوەی ئەزمونونەکانین ڕناوەستین بگەڕێنەوە سەرتان و پۆی کێشەکان جەنابەت باسی لە پێشەکەەکە وتت پەروەردەی مۆدێرن بە شێوەیەکی گشتی لە کوردستان ئەوانەی کە لەسەر پەروەردە قسەکەن وشەی مۆدێرن یەکسانەکەن بە باش بەڵام مۆدێرن یەکسان نیە بە باش مۆدێرن یەکسانە بە
جۆرێک لە پەروەردە لە مێژوویەکی دیارکراوە جۆرێک مامەڵەکردن خوي على أساس سيستمي قديم أما تو تطوري بي أكيد ئەمە بحسب باشترة ئەلاس ئەوە لە جۆرە تێڕوانینێکەوە یەکە کۆن خراپە تازە باش جا ئەمەتر ئەمە تێڕوانیەکی مادیە تێڕوانینێکی ئایدۆلۆجیە بۆ مێژوو بەوەی کە مێژوو هەم بۆن نامێت تۆ بیکەمە پەسەوە شت بەڵام جۆرە فەلسەفەیەکە بۆ مێژوو بۆ مرۆڤایەتی کە پێی وایە مێژوو هەمیشە یەک ڕاستە و ڕەوان بەرەو پێش وەڕوا لە خراپەوە بۆ باشە بۆ نمونە هەمیشە داهاتوو باشترە لە ڕابردوو ئەو باوەڕەیە لەو باڕەوە سەرچاوەکە ئەمە ئیتر ترش و خێ وشتی خۆی ئێوە نامێت بچمەنایی بۆیە لەسەر هەمان قسە ئێمە پێمان وایە پەروەردەی مۆدێرن باشتر لە پەروەردەی پێش مۆدێرن یعنی تازە و چاک چۆن بۆ نمونە سیارەی تازە چاکترە لە سیاری کۆن ئەلاساس هەندێک جارێ لە مەعرز ناسیارە و مۆدی لە کۆنەکەوینتە بەڵام مەبەستم لەوەیە لە کۆتاییە وشەی مۆدێرن ئەبەسرێتەوە بە مانای باش و خراپیەوە مۆدێرن یعنی باش چۆن مۆدێرین کەین ئەی چۆن باشی بکەین بەڵام ڕاستی دەبێ مۆدێرن یعنی باش نا یعنی جۆرێک لە پەروەردەکردن ئەکرێ باش بێت ئەکرێ خراپێت با نمونە زۆر بە سەراحەت دەمەوە کە ئەم پرسیارە من لە تەلەبەکانیشمی دەکەم لە مامۆستاکانیشم دەکەممانە دڵێم باشە بۆچی مەکتەب سەعات 8 دەست پێەکە بەعام لە هەموو دنیا مەکتەب سەعات 8 وانێ 8 نیو ئەو پرسیارە ئەەکەم ئێمە لە کوردستان پرسیارە ناکەین باشە لە کورسانە ئەیکەین دیانی بەڵێ نەفەر ئەیکات تەمە باشتێک بڵم لە کتێبەکەشە باسم کردو بەشێکی زۆری ئەو قسانەی کە لە کتێبەکە وتومە دژەڕەوتە لە دنیای ئەکادیمیا دژەڕێتەوە لە دنیای پەروەردا دژەڕێتە لە ناو کۆمەلگا هەیە لە باسی ترا هەیە بەڵام لە ناو دنیای پەروەردە ئەو باسانە زۆر کەمە دژەڕەوتی لە ناو پەروەردە لە کوردستانە زۆر کەمە لە سیاسەتا هەیە لە کولتورا هەیە لە مۆسیقا هەیە لە نووسینە هەیە لە شتی ترا هەیە لە پەروەردای زۆر کەمە جاو پرسیارەکەم بۆچی سەعات 8 مەکتەب دەست پێەکە دەمەن من ئەزانم زۆربەی تەلەبەکان چێن ئاخر بەیانیانە و مێشکی ئینسان فرێشە و تازە فێرە بین و میشڵم بەڵێ بە دنیاییەوە ئەزانم واتان پێوتراوە پێتان وتراوە کە بەیانیانە و مناڵ لە بەیانیانە زوو فێرە بێ بۆیە دەرسەکان حتا تەنانەت دەرسەکان دەرسی بیرکاری و زانستەکان و کیما لە سەرەتاوەیە عیلمیەکان لە سەر ئامهیمەکان دەرسە نامهیمەکانیش کە تەرک ئەکرێ و کە دیڵە مناڵان ڕۆنۆ ماڵۆ ڕاضەیە هوەرە چیە و چیە ئەمانە کوردیە و ئاینە و ئەمانەیەوە لە خوارەوە بەو تێگەیشتنەکە ئالاساس سەعات 8 ئیتر مناڵ تازەی و فرێش و ئەمانە دای پرسیاری ئەوان لێکەمەڵان دێ باش لە هاوین ئێستا حالیان سەعات 8 و سەعات 4 و 10 دقەیەک تقریبن لە هەولێر بانی بەیانی ئەدات باشە سەعات و نیوەکی بخەرە سەر هەتا خۆر هەڵات 4 دقە 5 دقە تۆ بڵێ 5 و نیو 5 و نیو خۆر هەڵاتە 5 و نیو 6 و نیو 7 و نیو 8 2 سەعات و نیو پێش سەعات 8 خۆر هەڵێت ئێستا وانە بەس زستان سەعات 7 و 10 دقە ئەنجا خۆر هەڵێت لەبەرەوەی خۆر هەڵات جا سەعات و نیو 2 سەعات و نیو پێش دەوام دەست پێکردن خۆر هەڵدێ لە هاوینە لە وەرزێک لە وەرزەکانە لە وەرزێکی ترە هێشتا تاریکە ئەچێ بۆ مەکتەب فرێشی هەمان شتە سەعات 8 یەکسان نییە بە سەعات 8 لە بابەتی فرێشیە لە بابەتی تازەیی و مێشکراوی و ئامادەیی بۆ خوێندن هەموو سەعات 8 یەکسان نییە بە سەعات 8 ئەمە یەک دوو لە ڕۆژێک لە ڕۆژان لەوە ئەچێ سەعات 8 خەڵک چوو بێ بۆ مەکتەب لە بەرەوەی سەعات 10 شەو خەوتووە سەعات 9 شەو خەوتووە باشە تێر خەوتووە مناڵی ئەم زمانە گەنجی ئەم زمانە سەعات تا سەعات 2 شەو و 4 شەو خەریکی تیکتۆک و خەریکی ئینستاگرام و خەریکی ئەم شتانێ یاری ئەمە تەبیعەتی ژیانە گڵۆب ناگوژێتەوە شەو تاریک نییە ئێمە تاریکیمان نییە ماڵەکان ڕووناکەن تەلەڤیزیۆنە شاشێت دەی قسەی مەسەلەی ئەوەی کە ئەی باشە هێشتا هەر سەعات 8 بابەتەکەم نە بایۆلۆجی و نە دەروونناسی و نە هیچە بابەتەکە لە ئەسڵدا بابەتێکی دنیای مۆدێرنە کە بە سەعات ژیان ڕێک ئەخرێت نەک بە سروشت نەک بە خۆرەڵات و خۆر ئاوابوون دنیای مۆدێرن دنیایەکە بە سەعات ژیان ڕێک ئەخرێت نەک بەلایانی سروشتی باشە خەڵک لەگەڵ خۆر هەڵاتن هەڵناسێت و
لەگەڵ خۆر ئاو بن بخەوێ ئەمە پێش مۆدێرن دنیای ترادیشنال دنیای پێش مۆدێرن بەپێی سەعات زۆر ژیان نەکراوە ئەمە یەک دوو سەعات 8 منداڵ ئەچێتە مەکتەب و 8:30 دایک و باوکەکە چن بۆ ئیش سەعات 8 دانراوە بۆ ئەوی دایک و باوک ئاگای مناڵەکەی تەسلیمی مەکتەبی دەوڵەت ئەکات خۆی ئەچێ ئیش ئەکات دنیای مۆدێرن دنیای ئیشی ڕسمیە دنیای کشت و کاڵ نییە بڵێ تۆ سەعات نوێژی بەیانەکەی تو ئەچی بۆ سەر ئیش و سەعات 12 تەواو ئەبی ئەچی بە فەلاحی سەعات 11 و 12 تەواو بێت تۆ سەر خێوکێشکێنی تو ئیتر ئیسراحەتەکەی ئەنجا شەو هەر یەکسەر دوای نوێژی شێوان دوای نوێژی خەوتنان ئیتر ئەخەویت دنیای مۆدێرن ئەمەیە سەعات 8 نیشانەیەکی ژیانی مۆدێرن و سیستەمی خوێندنی مۆدێرنە باشە خراپە ئەوەتر دێنە سەری ئێستا خراپە ئێستا حالیەن سەعات 8 مناڵ سەعات من تەلەبەم هەیە لە دەرسە سەعات ئاواکە سەعات 9 بۆچی وەڵام شۆ نەخەوتم باشە کە من خۆم پیان ئەڵێم من تر سەعات 11 12 ئەخەوم پیان سەیرە ئەڵێن ماوەسە ئێمە وڵا شەو سەعات 3 و 4 شۆ نەبێ سەعی ناکەم مەبەستم لەوەیە شتەکان گۆڕاوە من ساعت 8 ئەخەوم هەر بۆم وانە مەبەستم لە چیت ئەم پرسیارێکی زۆر سادەیە سەعات 8 نیشانەیەکی پەروەردەی مۆدێرنە ئەکرێ من تۆ بین باسی بکەین بڵێن ئەرێ باشە مەکتەب سەعات 8 دەست پێ بکە باشە یا سەعات 7 دەست پێ بکە باشە یا سەعات 10 دەست پێ بکە باشە من جاری واشەیە سەعات 7 دەست پێکە کاتێک لەو وڵاتانی کە سەعات ئەگۆڕێ وانە دوور نەکەوینەوە مەبەستم لە چی مەبەستم لەوەیە ئەمە سیستەمی مۆدێرنە من دێم ئەم شتانە ڕائەگرم لە مەسەلەی داوام دەست پێکردنەوە بیگرە تا مەسەلەی فەلسەفەی پەروەردە بیگرە تا مەسەلەی ئەخلاق مەبەستەکانی خوێندن ئایا بەشێک لە بەشەکانی کتێبەکەم مرۆڤ لە نێوان بوونێکی بایۆلۆجی و بوونێکی ئەخلاقیدا ئایا ئێمە سیستەمی پەروەردە بۆ کەژەدانە بە مرۆڤ وەکو بوونەوەرێکی بایۆلۆجی یان بوونەوەرێکی ئەخلاقی جیاوازی یەکەم لە نێوان بوونەوەری بایۆلۆجی و بوونەوەری ئەخلاقی باسی مەسەلەی خوێنەواری ئێمە هەموو شتەکانمان لەسەر کتێبە منهەجی خوێندن لە کوردستان کتێبە کتێبیش ئاین نووسراوە ئەگەر ڕسمیشی تیا بێتەنا بۆ توش و خوێ پێداکردن ئاین ڕسم سەرچاوی مەعریفە نیە لە کتێبەکانە بۆیە لە کۆتاییە خوێنەواری هێماش هیچی تیانە ئەنی ئێمە سیستەمی خوێندنی ئێمە لە کوردستان سیستەمێکە تەنها لەسەر نووسین ئەویش ئەوەیە زمانێکی ڕەکیک و وشک و خراپ و سەقەت و ئەمان ئەوە بەلایەکۆ بیگرە ڤیدیۆ سەرچاوی مەعریفە نییە بۆ نمونە ئێمە نیمانە منهەجەکە بەتەنها ڤیدیۆ بێ لە جاتی من سیمینارێک بە چەند لاپەڕەیەک حازرکەم و پێشکەشی بکەم توانم بە شێوازی پۆدکاست لە مەکتەب ئێمە نیمانە با بڵین ئێستا جاران ئەگەماتە CD یا نازام چی ئێستا بڵین لینک هەموو منهەجەکە یەک لاپەڕە بێ 20 لینکی تیاوێ هەر لینکێ چاپتەرێک بێ بەشێک نیمانە سەیری ڤیدیۆ بکەن و سەیری ڕسم کەن و سەیری چی بکەن باش کۆتا پرسیار ئەکەین کاتەکە زۆر خێراڕۆیی پرسیارەکەش ئەوەیە زۆر گرنگە بەلامەوە وەڵامەکەمان دەستکەوێت بۆ نمونە دکتۆرە و شەهادەی هەیە و ئیترها ئێمە ئەچینە بەردەستی ئەمەلیاتمان بۆ ئەکاو بۆ نمونە لە ناو مەسعادێکایە لەگەڵ کەسێکی هەر دکتۆرێکی ترە بەڵام نایناسێت دکتۆرێکی طبیعی یعنی ئەتیادی لەگەڵێتی بۆ نمونە زیرەکی سۆزداری ئەومان نییە بتوانین سڵاوێک لێ بکەین بتوانین بۆ نمونە مناقەشەیەک لەگەڵ یەک بکەین جەوەکە چۆنە بۆ کام پابق ئەڕۆی یعنی ها ئێستا من بۆ نمونە کە هاتمە سەرەوە لەگەڵ جەماعەتێک لە مەسعاد بووم پرسیاریان لێ کردم بەرنامەت هەیە یان ئەڕۆی بۆ کوێ ئەڕۆی ینی ها قسە هینێک دروست ئەەکەین بۆ ئەوی ئێمە بتوانین لێک تێ بگەین کەسێک کە بۆ نمونە زیرەکی سۆزداری هەیە حەقی بە شەهادەوە نییە حەق بۆ نییە کە دکتۆرە و ئەتوانێت لەگەڵ نەخۆشەکەی یان لەگەڵ هاوڕێکەی مامەڵەیەکی سۆزداریانە بجوڵێتەوە بەڵام کەسێکی تر ئەهێنی بالمقابل نەخوێنەوارە بەڵام زیرەکی سۆزداری ئەوەی هەیە کە بزانی چۆن مامەڵە لەگەڵ تۆ بکە چۆن بتوانێت ئەگەر سترێست هەیە تۆزێک هات بیتەوە ئەگەر دڵت خۆشە هاوبەشی بکە لەگەڵت من ئەمەی بزانم جیاوازی بینی خوێنەوار و نەخوێنەوار لێرە چۆنە ها لەلایەنی ئەوەی کە من هەست بە بەرامبەرەکەم بکەم حەقی بە شەهادەوە هەیە جاف مەسەلەی فرێ خوێنەواری ئەوەیە ئەو پزیشکە لە پزیشکی خوێنەوارە بەڵام لە مامەڵی کۆمەڵایەتی نەخوێنەوارە لە خوێنەواری مەسعەد پێوتری ئەلەڤەیتر تۆک
بإنجليزي هەیە هینێکی ئەڵێ قسەی ناو مەسعەد هی پاسیش هەیە قسەی ناو پاس قسەی نازانم چی ینی کۆمەڵ شتێ یەکێ لە نمونونەکان لە سلێمانی کاتی خۆی کە پاسە بوو لەبەر ئەسەر لەوەجه هەیە حتمەن لەبەرەوەی کۆستەرە پارە ئاوا وەرەگیرێت باش ئاوا پارە وەرەگیرێت یەک پارەکان دەدەن بە یەکتی و تایەتە دەستی سایقەکە لە هەولێر ڕیم هەبوو ڕیمەکەس جاوی هەبوو یەک ئەچوو پارەکانی وەرەگرت باش ئەگەر کەسێک ئەوی تری نەدی بێ نازانێ ئەمە چۆن ئیشەکە با بڵێن بە این خوێنەواری لە شێوازی پارەکەوتنەوەی پاس نییە لە سلێمانی بەس خوێنەواری هەیە لە شواری پارەکەوتنەوەی پاس لە هین کەوایە مەسەری فرە خوێنەواری ئەوەیە کە مرۆڤ لە یەک لایەنەوە خوێنەوار نییە خوێنەواری جۆری هەیە کەسەکەی ئەوەی کە جەناب نەخوێنەوارە بەڵام قسەی خۆشە نەخوێنەوارە لە خوێندنەوەی ڕسمی بەڵام خوێنەوارە لە مامەڵەی کۆمەڵایەتی باشە بۆیە لە کۆتاییە ئێمە ئەگەر ڕاستی دوێ کەسێکمان نییە نەخوێندەوار بێت بەڵام کەس خەڵکمانێن نەخوێنەوارە لە بوارێکدا لە ڕووی تیۆری و خوێنەوارە بۆ نمونە هەموو یاساکانی هاتوچۆ زانێ بەڵام کە چێزە سەرجادە ئەبێ خۆتی لەلابی لە خوێن لەسەر لە ئەتەکێتی لێخوڕی نەخوێنەوارە لە پزیشکیە لە عملیات و کردنەوەی دڵە لەکردنەوەی سینگ و دڵ خوێنەوارە بەڵام لە مامەڵەی وەکو باوکێک نەخوێنەوارە لەگەم ناڵەکان هاتە بێتی گەیشتنمان بۆ کەسانی خوێنەوار بە تەواوەتی ئەو تێگەیشتنە بگۆڕین ئەبێ بیگۆڕین بڕیارەکانمان لەسەریان وانە چۆن بڕیاریان لەسەر دەین هەندێک خوێنەواری شادەی هەیە هەندێک خوێنەواری دەکرد شادین یانی شەوتە شەهادەش بەوانە بدرێ بەڵامی تر ئایا شەهادەی وەرەقەیە شەهادەی ڕێزە شەهادەی ئیعتیبار بۆکردنەوە بەلای منەوە زۆر گرنگە مەسەلەی ئیعتیبار مەسەلەی پلە بۆ دانان یعنی من بە خاتر ڕیباتێک و ئەچمە شێخەڵڵا خۆم بەشت نازانم چکە من نەزانم لە شوێنێکم خەڵکی تر خوێنەوارە لە بابەتەکە بۆیە جۆرێک لە بۆی ئەگەر من بەڕاستی خوێنەوارم کەسێکی خاکیش دەبم وانە کەسێک دەبم احترامی بەرامبەر دەگرم کەسێک تر بم گوێ بۆ خەڵکی تر ئەگرم من کەسێک نیم بڵێم من چیرۆکنووس ڕۆمان نووسم ئیتر قسە بۆ گوێ بۆ دای حاجیە نەگرم بە مامە حاجیە نەگرم شتی لێ فێر بم بە مامەسای خۆمی نەزانم بۆیە فراوانکردنی خوێنەواری هەم لایەنی کۆمەڵایەتی هەیە لایەنی معریفی هەیە لایەنی سیاسی هەیە لایەنی فەرهەنگی هەیە و لایەنی ئەخلاقی و دەرونیشی هەیە ئەخلاقی یان مرۆڤێکیت کە خۆت بەشت نازانی لوتت بەرز نییە من دکتۆرام هەیە لە کۆمەڵناسی و سیاسەتی پەروەردەیی بەڵام معنای وان نییە هەموو شتێکی کۆمەڵگە ناسم بۆیە جاری وا هەیە ئەچم لای کەسێک لەوەچی حیش لێ بابەتە نەزانگوێ لێگرم واللهی ئەڵێم ئەوەی کە من چەند ساڵە ئەی خوێنم ئایسە تێگەیشتن کە ئەم کەسە لە بازار لە دوکان لە شوێنێک بۆی باسکردم اسألوا أهل الذكر فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون دکتۆر گیان دەست خۆش بێ زۆر خاص دڵنیام سی ئێمە باسی هەموو شتێکمان نەکرد نەماتوانی هەمووی بە وردی و بە قوڵی بگەێنین بەڵام گرنگ ئەوەیە وروژاندمان توانیمان پەنجە بخینە سەر چەند خاڵێک تێگەیشتنێک بڵاو بکەینەوە کە شتێک نییە ناوی ئەوەی خوێنەوار بێ ڕۆشنبیرە دامان نابوو باسیەوە بکەین داوانە باسی دڵمەکە بکەین باسی زۆر شتماندانە قەرارە خوێنەوار ڕۆشنبیر بێت قەرارە کە خوێنەوار ڕۆشنبیر نییە ئەبێ بۆستین و پرسیارکەین ئەرە ئێمە خەریکی چین مادەم کەواتە پەروەردە فێرکردنی وشە و پیت نییە پەروەردە دروستکردنی کەسایەتیەکی ڕەخنەگر لەگەڵ بیرکراوە کە بتوانێت لەگەڵ جیهانی ئێستایە کار لێک بکات سپاس بۆ گوێگرتنتان دەتان بینەوە